بە زۆرینەی دەنگی ئەندامانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی پەسەندکردنی بودجەی پەرەپێدانی پارێزگای سلێمانی بۆ پرۆژە خزمەتگوزاریەکانی سنوورەکە لە بودجەی ساڵی 2023 عراق بە پاسایی وردبینی زیاتر ڕەتکرایەوە و گەڕێنرایەوە بۆ پارێزگای سلێمانی. جارێ لەبەرەوەی کە ئاماژەیان پێدا بوو بە پلەیە بۆیە ڕێکاری تەواوی ئەوەی کە لە یاساکەی هاتبوو نەگیرا بۆ بەر و دوایک مناقەشەکانی مەخصمانە دەنگدانەوە و ئەندامانی ئەنجومەن دیارە 11 دەنگی هێنا و زۆرینەی ڕەهای ئەندامانی ئەنجومەنی نەهێنا بۆیە لەلایەن ئەنجومەنی پارێزگای سلێمانیەوە ئەمڕۆ ئەو پرۆژانەی کە ئامادە کرا بوو 534 پرۆژە بوو پەسەند نەکرا و پەسەند نەکردنەکە بە مەبەستی ئەوەیە جارێکتر بگەڕێتەوە بۆ پارێزگای سلێمانی و لایەنە پەیوەنددارەکان بۆی بەڕێکاری یاسایی بە پێی مادەی 5 و وتمان بە پێی بڕگەی 5 خاڵی 1 و 2 و بڕگەیدا لە مادەی 6 یاسای ژمارەی ساڵی 2009 پارێزگاکانی هەرێمی کوردستان بگەڕێتەوە بۆ ئەنجومەنی پارێزگاکان. لە کۆبنەوەی ئاسایی ژمارە 86 خۆی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بە زۆرینەی دەنگ پرۆژەکانی ڕەتکردەوە گەڕێنرانەوە بۆ پارێزگای سلێمانی. سەرۆکی لیژنەی پرۆژە و پلان لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەڵێت زۆرێک لە ئەندامان لە واژۆکانیان پاشگەز بوونەوە لە کاتێکدا پێش کۆبوونەوەکە لەگەڵ ئەوەدا بوون ئەو پرۆژانە پەسەند بکرێن. بەشێک لە ئەندامانی تر بەداخەوە خۆیان لە کۆنووسەکە کاتی خۆی ئیمزایان کردووە موافق و ڕەزامەند بوون لەسەر ئەم پرۆژانە بێتە ناو کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگای سلێمانی و دەنگی لەسەر بدرێت بە مەبەستی پەسەندکردن و پاشان بچێتە بواری جێبەجێکردنەوە بنێرێ بۆ لایەنە پەیوەندیدارەکان. بەڵام بەداخەوە دوای گفتوگۆکردن ئەمڕۆ بەشێک لەو ئەندامە بەڕێزانە لە ئیمزاکانیان پەشیمان بوونەتەوە دەنگیان بە پرۆژەکانی بودجەی پەرەپێدان نەدا و هەر ئەمەش هۆکار بوو کە پرۆژەکانی بودجەی پەرەپێدان دەنگی پێویست نێنێت و پێویستە بگەڕێتەوە بۆ پارێزگای سلێمانی وردبیری زیاتر بکرێت پاشان جارێکی تر بێتەوە ناو کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگای سلێمانی. 543 پرۆژەی پێشنیارکراو بە گوشمەی 1 تریلیۆن و 500 میلیارد دینار هاتۆتە پارێزگای سلێمانی و هەر کاتێک بودجەی عراق پەسەند کرا بودجەی پەرەپێدانی پارێزگاکان ڕەزامەندی لەسەردرا بە پێی گرنگی پرۆژەکان پارە بۆ پارێزگای سلێمانی تەرخان دەکرێت. تەرخانکردنی ئەو پارەیە بۆ پرۆژەکان هەرچەندە تەنها ڕقەمێکە چونکە ساڵانێکە پرۆژەکان وەستاون بەڵام ڕێکاری ئەنجومەنی و یاسایی ئەوە بوو دەبوو لە ئەنجومەنی پارێزگا پەسەند بکرێن و دەنگی تەواو بهێنێت و ڕەوانەی وەزارەتی پلاندانان و ئەنجومەنی وەزیران بکرێنەوە. ڕامیا عوسمان کەناڵی پێام سلێمانی.